ئەم کاتتان باش بیسەرانی هێژە لە ڕادیۆ دەنگی گەلەوە گەشتی هەواڵەکانی کاژمێر و باکاتی ناوەندی ئەوروپاتان پێشکەش دەکەین. ئیسرائیل کاتس وەزیری بەرگری ئیسرائیل هۆشداری دەداتە حیزبوڵڵای لوبنان لە دەستێوەردان لە جەنگی نێوان ئێران و ئیسرائیل. ئەوەش پاش ئەوە دێت نایم قاسم ئەمینداری گشتی ئەو گروپە پشتیوانی خۆی بۆ ئێران دووپات کردەوە. ئیسرائیل کاتس وەزیری بەرگری ئیسرائیل دەڵێت ئامۆژگاری حیزبوڵڵا دەکەم پێویستە ئاگادار بن ئیسرائیل ئارامی نەماوە بەرامبەر ئەوانەی کە دەبنە سەرچاوەی هەڕەشە بۆ سەری. ئەگەر ئەمە ڕوو بدات ئەوە حیزبوڵڵا نامێنێت. هۆشداریەکانی وەزیری بەرگری ئیسرائیل لە کاتێکدایە هەر ئەمڕۆ فڕۆکە جەنگیەکانی ئیسرائیل ئۆتۆمۆبیلێکیان لە شارشکە عەباسی باشووری لوبنان بردومان کردو. نایم قاسم ئەمینداری گشتی حیزبوڵڵای لوبنان شەوی ڕابردوو ڕایگەیاند لا جەنگی دژی ئیسرائیل و ئێران بێلایەنین و سەرکردایەتی و گەلەکەشیان پشتیوانی لە کۆماری ئیسلامی ئێران دەکەن و وتیشی بەو شێوەیە کە باگونجاو دەبینین مامەڵە دەکەن. علی خامنەئی ڕێبەری باڵای ئێران لە پەڕەی تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی ئێکس پامێکی بڵاو کردەوە و ڕایگەیاندووە ئیسرائیل بە توندی سزا دەدرێت. ئەوە لە کاتێکدایە شەوی ڕابردوو چەندین میدیا ئاماژەیان بەوە کرد کە علی خامنەئی لەلایەن ئیسرائیلەوە بە ئامانج گیراوە. لە 8م ڕۆژی هێرش و ئاڵۆزیەکاندا مەسعود پزیشکیان سەرۆک کۆماری ئێران بەرجی وڵاتەکەی بۆ کۆتایی هێنان با جەنگ دیاری کرد و هەڕەشەی توندکردنەوەی کاردانەوەی وڵاتەکەی بەرامبەر ئیسرائیل کرد. پزیشکیان لە تۆڕی ئیکس نووسیوێتی تاکە ڕێگا بۆ کۆتایی هێنان با جەنگ ڕاگررتنی بەبێ مەرجی دوژمنکاریەکانی ئیسرائیلە. پزیشکیان هەروەها هەڕەشەی ئەوەشی کرد کە کاردانەوەکانیان بەرامبەر با دوژمن توندتر دەبێت و وای لێ دەکات لە کارەکانی پەشیمان ببێتەوە. قسەکانی پزیشکی پاشەوە دێت هەر ئەمڕۆ عەباس عەراقچی وەزیری دەرەوەی ئێران وتی ئەمریکیەکان چەندین جار پەیامیان ناردووە و داوای دانوستانیان کردووە، بەڵام ئێمە باڕوونی ڕامانگەاندۆ تاوەکو ئەو دوژمنکاریە نەوەستێت بوار بە دیپلۆماسی و بوار بۆ دیپلۆماسی و دانوستاندن نییە. بەرپرسی مانگی سووری ئێران دەڵێت تاوەکو ئێستا لەلایەن ئیسرائیلەوە هێرشکراوەتە سەر دەوروبەری 5 نەخۆشخانەی وڵاتەکەی کە زیانی زۆری لەکەوتوتەوە. ئەمڕۆ هەینی یاقوب سولەیمانی بەرپرسی مانگی سووری ئێران با میدیای فەرمی ئێرانی ڕاگەیاندووە لە سەرەتای جەنگەوە ئیسرائیل هێرشی کردوتە سەر دەوروبەری 5 نەخۆشخانە، ئەگەر چی باشەوەی ڕاستەوخۆ هێرشەکە بۆ سەر نەخۆشخانەکان نەبووە، بەڵام بردومانکردنی دەوروبەریان بۆتە هۆی شکانی شوشەکە. باوتەی سولەیمانی دووکڵی بردومانەکانی زیانی بە نەخۆشەکان گەیاندووە، هەروەها تووشی دڵە ڕاوکێی کردوون. هەریەکە لە وریشە مورادی، ڕەیحانە ئەنساری، سەکینە پەروانە و گوڵڕۆق ئیرانی ژنە زیندانیانی سیاسی لە زیندانی ئێڤینی تاران لە نامەیەکدا کاردانەوەیان بەرامبەر بە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ئێران نیشاندا. لە نامەکەیاندا 4 ژنە زیندانیە سیاسیەکە ئاماژەیان بۆ کردووە ڕزگاری گەلی ئێران لە دیکتاتۆریەت تەنیا بە خەباتی گەل و هێزە کۆمەڵایەتیەکان بەدی دێت و دەشڵێن ڕوونە ئەو هێزانەی کە دەیانەوێت لە ڕێگەی ئیستیمرار داگیرکاری شەڕ و کۆمەڵکوژیەوە سەرکەوتن بەدەست بهێنن، جگە لە ماڵوێرانی هیچی دیکە بۆ ئەم هەرێمە ناهێنن. ڕەیحان بایەک دایکی هاوسەرۆکی کۆنسڵی بەڕێوەبەری کەجەکە جەمیل بایەک کۆچی دوای کرد. تەرمی ڕەیحان بایەک سبەی دوای نوێژی نیوەڕۆ لە مزگەوتی ناوچەکە لە گوندی ئاشاگی چاکماک لە ناوچەی کەبان لە شاری ئەرزڕۆم بە خاک دەست پێدرێت. دیوانی هاوسەرۆکایەتی کۆنگرەی گەل بە بۆنەی ژیانناوەی دایکی ڕەیحان دایکی هاوسەرۆکی کۆنسڵی بەڕێوەبەری کۆمەڵی باکین کوردستان کەجەکە جەمیل بایەکەوە بە پەیامێک سەرخۆشی لە بنەماڵەی بایەک کرد. لە پەیامەکەی هاوسەرۆکایەتی کۆنگرەی گەلدا هاتووە بە غەمگینیەوە 20 مان دایکی هاوسەرۆکی کۆنسڵی بەڕێوەبەری کەجەکە بەڕێز جەمیل بایەک دایکی هێژامان ڕەیحان بایەکیانی لەدەستداوە و گەڕایەوە بۆ لای خوای دلۆڤە. سەرخۆشی لە هەواڵ جەمیل بایەک و هەموو بنەماڵەی دەکەین و هاوبەشی خەم و ئازارەکانیان. هەروەها دەشڵێن لەم پرۆسەی مێژوویەدا هیواداری پرسی دایکا ڕەیحان ببێتە بۆ کاریگەی کردووی گەلەکەمان بۆ خاوەنداریکردن لە پرۆسی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک.
پارێزەر و هاوسەرۆکی وانی دەبەپە جەمیل دەمیر لە ڕێگەی ئاژانسی ئەنەفەوە هەڵسەنگاندنی بۆ بڕیارەکانی کۆنگرەی 12 پەکەکە و هەروەها دەرەنجامە سیاسیەکانی لەسەر تورکیا و بنیاتنانی زەمینەی یاسایی پرۆسەکە کرد. جەمیل دەمیر ئاماژەی بەوە کرد لەگەڵ بانگەوازیەکەی ڕێبەرۆ جەلاندا تێکۆشانی پەکەکە پەڕیەوە بۆ قۆناغێکی نوێ و هاوکات لا تێکۆشانی ئازادی گەلی کورددا ڕێگەیەکی نوێی بۆ زەمینەی سیاسی و دیموکراسی و ڕێبازەکانی کردوتەوە. هەروەها جەمیل دەمیر ئاماژەی با پێویستی ئازادی کارکردنی ڕێبەرۆ جەلان کرد لە پرۆسەکەدا و جەختی لەوە کردەوە ئەم هەنگاوە بەرچەسپاندنی سیاسی و یاسایی دەبێت و وتیشی دەوڵەت بەرپرسیاری یەکەمە لا چارەسەرکردنی پرسی کورد، بەڵام بە ئێستاشەوە دەوڵەت لا چوارچەوەی پرسی ئاساییشدا مامەڵە لەگەڵ پرسی کورد دەکات. هەروە جەختیشی لەوە کردەوە کە ئەو جێگەیی کە پرسەکانی تایدا چارەسەر دەبێت بکرێ پێویستە خودی پەرلەمان بێت و لێرەوە گۆڕینی دەستور ببێتە پێویستی. دەشڵێ بەڵام بە پێچەوانەوە بە ئێستاشەوە هەنگاوگەلێکی لەو شێوەیە نەگیراوەتە بەر. هەروەها ڕاشیگەیان جێبەجێ نەکردنی مافی وە زیانی کاریگەر لە پرانسیپەکانی دەوڵەتی یاسا دەدا. لە بەردەوامیشدا جەمیل دەمیر سەرنجی خستە سەر ئاڵۆزی و شەڕەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە لە ئێستا لە شەڕی نێوان ئیسرائیل و ئێراندا قوڵ بووتەوە و جەختی کردەوە چارەسەری هەمیشەی ئاڵۆزیەکان سیستەمی نەتەوەی دیموکراتیکە کە لە مۆدلی ڕۆژاوی کوردستاندا جێبەجێ دەکرێت و وتیشی دیدگای چارەسەری دیموکراتیکی کە بەڕێز ئۆجەلان پێشکەشی کردووە بۆ کۆمەڵگە و گەلانی تورکیا و ناوچەکە کلیلی پێکەوە ژیانی هاوبەشە. وتیشی پشتگوێ خستنی ئەم بانگەوازە چارەسەریە برینە کۆمەڵایەتیەکان قوڵتر دەکاتەوە. کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی تایبەت بە بڕیارە وەرگیراوەکانی دادگای هەمیشەیی گەلان PPT کە لە 6 شوباتی 2025 لە بروکسل بە مەبەستی گوێگرتن لە شایەت حاڵان سەبارەت بە تاوانەکانی جەنگی دوای ساڵەکانی 2018 لە ڕۆژاوە کە ئەنجام درابوون لە ئینستیتوی سانتا ماریا لە ڕۆمای پایتەختی ئیتالیا بەڕێوەچوو. کۆنگرەکە لە ژێرناوی نمونەی ڕۆژاوە بۆ داهاتووی سووریا بەڕێوەچوو بە ئەنامیکشان بڵاو کردەوە و تیایدا هاتووە لە پرۆسی دادگایکردنەکەدا دادگا بە پشتبەستن بە بەڵگە و شایەت حاڵەکان هەڵسەنگاندنی بۆ ڕووداوە تایبەتەکان کردووە و لێکۆڵینەوەی لەو پێشلکاریانە کردووە کە ئەنجام دراون. شایەت حاڵ و بەڵگە نامەکان لە دادگاکە هاوکار بوون لەوەی بەرپرسیایەتی دەوڵەتی تورک لە بەرامبەر هێرش بۆ سەر هاوڵاتیانی مەدەنی ئاشکرا ببێت. کێک لە دادوەرانی دادگاکە ئاماژەی بۆ کردکە لە هێرشەکانی دەوڵەتی تورک با پاساوی تیرۆر هێرشکراوتە سەر قوتابخانە، نەخۆشخانە و باڵەخانەی مەدەنی و بەمەش هێرشکراوتە سەر هاوڵاتیانی مەدەنیش. ڕاشیانیان بەهۆی ئەو هێرشانە ترس لەناو ئەو هاوڵاتیان مەدەنیانەدا بڵاو بۆتەوە کە لە ئیداری خۆبەڕێوەبەری کار دەکەن. هەروەها لە کۆنگرەکەدا ئاماژە بۆش کراوە کە پرۆژەی بۆ بەڕێوەبەری لا ڕۆژاوا کە لە قۆناغێکی هەستیاری تێپەڕین بە دیموکراسیدایە بۆ بنیازنانی داهاتووی سووریا دەتوانێت ببێتە مۆدلێکی نمونەی. جەختیشیان کردوێتەوە ڕۆژاوا سەرڕای سەختیەکانیش لە ڕووی کولتوری و کۆمەڵایەتیەوە وانەی دیموکراسی بە هەمووان دەداتەوە. نوێنەری ئیداری خۆبەڕێوەبەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەدا ئاڕێگەیان ئەو هەوڵەی کە پێشتر بۆ پاراستنی خاک و سیستەمەکەمان داوە ئێستا بۆ پێکەوە ژیان دەکەین و درێژەی پێدەدەین. هەروەها نوێنەری یوکی ئاماژەی بە گۆڕانکاریەکان کرد کە پاکەکە ئەنجامی داوەبووتی بەهۆی سیاسەتەکانی پێشووی دەوڵەتی تورکەوە لەگەڵ کۆمەڵگا کێشەی متمانە هەیە، بەڵام ڕێبەرۆ جەلان سوورە لەسەر سیاسەتی ئاشتی. لە ڕۆژی جیهانی نەهێشتنی توندوتیژی سێکسی لە کاتی جەنگدا هاوپەیمانینەدا داوای کرد لێکۆڵینەوەی هەمەلایەنە لەو تاوانانە بکرێت بە تایبەت ئەوانەی لە کاتی شەڕی نەهێشتنی چەتەکانی داعش لە عێراق، سووریا و سوودان و غەزە ئەنجام دراون. هەروەها داوای دادگایکردنی هەموو ئەو کەسانی کرد کە توندوتیژی سێکسیان لەو کاتەدا ئەنجام داوە. گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن هەر شاد بن.